ماڵەکەت دادەنی بۆ بەخشی لە پێناوی خوا و بۆ فەقیر و هەژار و بۆ خزم و کەسب و کار و بۆ لێ قەوما و خۆی ماڵەکەت دەبەخشی چەندێک دڵت خۆشە زۆر یاکەم واللهی زۆر بەڵام خەڵک وا دەزانێ بەخشینی ماڵ تەنها خۆشیە بۆ ئەو کەسەی وەری دەگرێت بەخوا زیاتر خۆشی بۆ کەسەی دیدا کە لە پێناوی خوا بیدا هەمووتان دەزان لە مانجی ڕەمەزان بەرنامەیە کرا کوڕێکی ئیماراتی ناوی چییە؟ غەیث لە مانجی ڕەمەزان بە شار و بە وڵاتەکاندا دەگەڕا و حاڵەتێکی دۆزی بەوە پێویستی بە هاوکاری دەیکرد پێتان وایە ئێستا و پیاوە چەندێک دڵخۆش بێت ئینشاءڵڵا خالسەن لە پێناوی خوا کردوێتی دڵخۆش کێ لە ئێمە حەز ناکات لە شوێنی ئەو وایە کێ لە ئێمە حەز ناکات لە شوێنی هەمومان غیبتەی پێ دەبین سبحان الله چەند نعمەتێکە ئینسان پارەیە بێت و ئاوا خەڵک خۆشکە کەواتە براکەم کە تۆ سەخی بیت و معطی بیت و بەخشەر بی هەر لە دنیا بۆ خۆت خۆشە سەرت بەرزە خۆشەویستی ئەو پیاوە چی هەیە خۆشی نەوێت مەگە شەیطان خۆشی نەوێت و بێ باوەڕەکە خۆشیان نەوێت وانە کاکە والله خوا خێری بنووسی ماشاءالله دەگەڕێ خەڵک لە ناڕەحەتیەکی قورس ڕزگار دەکا لە ئەزمەیەک لە ضیقێک لە مەئزەقێک ئەی خوا خێری بنووسێ بەڕاستی کارێکی بە ئەم خۆشی لێ بزانە ئەی ئەو کەسێک کە هەیەتی و بەخیلە هیچ نابەخشێ خەڵکم ڕقی لێتی چێ خۆشی دێت کەس خۆشی ناوێت ئەمە چین کەس کوێلەکەی چیش ئاو لە ماڵیان ناخواتەوە یعنی سوودی لێ نابینێ هیچ کەواتە برا ئەوەی بەخیلە هەم بۆ دنیای خراپە ئەی بۆ قیامەتیشی سيطوقون ما بخلوا به يوم القيامة ئەو ماڵەی کە پێویست بوو بیبەخشن نەیان بەخشی دەکرێت بە تەوقێک لە گردنیان دەکرێت بە تەوق چییە بە کوردی وەکو بازنەیەک ملوانکەیەک ئاوا لە ملی دەکرێت و لەناو جەهەنەمدا پەنا بەخوای گەورە بە ئاگرین بەڵام دەکرێتە ئاگر و لە ملی دەکرێت و پێی دەسووتێت ڕۆژی قیامەت ئەوەی کە لە دنیا کۆت دەکردەوە نەدەبەخشی دڵت پێی خۆش بوو بەخێر تەواو